ڕووداوەکانی هەڵچوونی غازی ماڵەن بە تایبەت لە وەرزی زستاندا ڕووداوی دڵتەزێن بە دوای خۆیدا دەهێنێت. وتەبێژی بەرگری شارستانی ڕاپەڕین دەڵێت لە ماوەی کەمتر لە 2 مانگی ساڵی 2018 5 هاوڵاتی بەهۆی هەڵچوونی غاز و گڕگرتنیانەوە بوونە قوربانی. هۆکارەکەیشی دەجێڕێتەوە بۆ کەمی هۆشیاری هاوڵاتیان لە بەکارهێنان و نەبوونی چاودێری وردی حکوومەت بۆ ئامێرا گەرمکەروانەی کوالێتیان نزمە. لە 2018 کەمتر لە 2 مانگ 5 ڕووداوی ئاگرمان هەبووە بەهۆی هەڵچوونی غاز لە سنووری بەڕێبەرایەتیمان کە بووە بەهۆی برینداربوونی 4 هاوڵاتی باڵێن سووتانی 4 هاوڵاتی و گیان لە دەستدانی هاوڵاتیەکە هۆکارەکەی بۆ دەگەڕێتەوە کە زۆربەی ماڵەکان سۆبای غازیان داناوە یاخود بتڵی غاز لە ناو مەتبەخەکانیان لە ناو کرێوەکانی ماڵ بەکاردەهێنن یان ئەو هاوڵاتیانە کە زۆر کات گیزەرەکانیان بە غاز بەکاردێنن لە کاتی هەڵکردنیان بەکارهێنانی پێش ئەوەی چەرەغ یا خوشقاتە هەڵبکەن یان ئاگر هەڵبکەن غازەکە دەکەنەوە. نەدەبووە ئەو سۆبانە هاوردەی هەرێمی کوردستان بکرێن کە یەکێک لە هۆکارەکانی هەڵچوونی غاز و دروستبوونی ئاگر ئەو سۆبایانە وەستا یەحیا لە دێرینترین وەستاکانی ڕانیە و لە بواری چاکردنەوەی ئامێرە غازیەکاندا کار دەکات. ئەو دەڵێت ئەو وابەستانەی ئەبەسترێن لە بوتڵی غازەکان خراپن و دەبنە هۆی ڕوودانی کارەساتی دڵتەزێن و پێویستە حکوومەت لە بری کۆنتڕۆڵکردنی ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە ڕێگری بکات لە دروستبوونی ڕووداوەکانی ئاگر ئەویش بە چاودێریکردن و ڕێگریکردن لەو کۆمپانیانەی ئامێر و پێداویتی خراپ دەخەنە بازاڕەکانەوە. ئەو بازرگانی بە غازەوە دەکرێت کە بازرگانیش بە غازەوە دەکرێت مەترێ غازی سێزا لە بازاری عالەمی بە $2.5 کە دەکاتە 20 بتڵ غاز. لێرە بتڵی غازت پێ دەفرۆشن بە $6. لە هەمان کاتیشدا پێ ڕەوان نابینین واشەرێکی ئەسلی لێبەستن. واشەرێکت بۆ لێرە بەستن واشەرەکە بە سەرمای زستان ڕقە. ئەگە بەرز بێ واشەرەکەی ناخۆ ئەگەر ماوەیەکی ئیشی کرد باریک دەبێت و دەنیشێ ئەگە نیش منەزیمەکە شلە کەم نەزیمەکە شل بۆ تۆ ئەو بتڵە دەخەیتە ژێر ناو سۆبەکەوە لێەوە غازەدا غاز نزیکە تینی ئاگرەکەەوە هەر بوونی غازەکەی بۆ ئاگرەکەی بچ ئاگر دەگرێت سۆبەکە. ئەوە حکوومەت زۆر لەسەر شتێکی زۆر ئاسانە بەلایەوە کارگەی غازە دەتوانێت ئەو واشارە کوالێت بێت. هۆی هەموو کە من دەزانم تۆش دەزانێت ئەو واشەرەی کوالێت واشەر کە کوالێتی بەرز بوو بە زستان ڕق نابێ. دەنا ئێستا کام غازفرۆشەی کە دەگەڕێ بە تورەکە ئەو واشەرەی پێە بەڵام هەموو ڕقە یان نەرمە باریکە کە باریکیش بوو لە ژێرە غازەدا. تەنها لە ماوەی 50 ڕۆژی ساڵی نوێدا لە ئیدارەی ڕاپەڕین 5 حاڵەتی هەڵچوونی غاز و گڕگرتنی زۆپای غاز تۆمار کراوە کە بەهۆیەوە هاوڵاتیە گیانی لەدەستداوە و 4 کەسی تریش بریندار بوون. ئەمە وێڕای زیانی زۆری مادی. لە زۆربەی وڵاتە پێشکەوتوەکان غاز لە گرنگترین سەرچاوەکانە هاوڵاتیان بۆ خۆگەرمکردنەوە پێداویستیەکانی تر بەکاری دەهێن و دەوڵەت بە سیستەم بۆی ڕێخستون. بەڵام لە هەرێمی کوردستان حکوومەت نەیتوانیوە ئەمە ڕێک بخات بۆیە هاوڵاتیان بەڕێگەی جیاواز غاز بەکاردەهێن و 2000 ڕوودا و گەلێکی دڵتەزێنیان بەدوادادێت. ئاراز ڕەسوڵ، کەناڵی ئاسمانی پەیام، ڕاپەڕین.